ئەزانم خۆشەویستانم ئەم کاتەوە گشتکاتێکتان شاد و بەختەوەر بێت بە خۆشحاڵیەوە جارێکی تریش باریداری ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتاندا. خۆشەویستانم، وەک زانین سبەینێ یەکەمین ڕۆژی جەژنە، سەرەتا پیرۆزبایەکی گەرمتان لێ ئەکەین، ئومێدەوارین کە جەژنێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ گژلایەک و هەموو ساڵێک بە خۆشی یادی ئەم جەژنە بکەنەوە. ئازانم خواردنەوەی مادەگازیەکان بە شێوەیەکی بەربڵاو لە کۆمەڵگەی ئێمەدا وەکو کۆمەلگاکانی تر ڕووی لە زیادی کردو و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ئەگەر نەڵین ڕۆژانە چەند جارێک ڕەنگە بۆ تەنها جارێکیش بێ ڕۆژانە قوتوویەک بیپسی بێ یا سێڤن بێ هەر شتێکی تر بێ لەو خواردنەوە گازیانە بخۆن. دیارە لە بۆنەیەکی وەکو جەژنیشدا بەکارهێنانی ئەم خواردنەوانە زۆر زیاتر ئەبێ و بە تایبەت کە ڕۆژانە لە ڕۆژانی جەژندا هاوڵاتیان چەند جارێک سەردانی لە ڕۆژێکدا چەند جارێک سەردانی ماڵانەکەن و لە هەر ماڵێکەگەر قومێکیش بخۆنەوانێ بزانە دوات جارێگە کۆ بکرێتەوە چەند ئەکا. بۆیە جگە لەوەی خواردنەوە گازیەکان وەکو زۆر جار بازەکرێ زیانی هەیە بۆ سەر تەندروستی مرۆڤ، بەڵام ئەوە خواردنەوەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ددانەکانمان کە کاریگەری لەسەر دروستەکە و زیان بەدانەکانمان ئەگەێنێ. بۆی ئێمە ئەمڕۆ تەنها باز لە خواردنەوە گازیەکانەکەین و زیانەکانی بۆ سەر دەمودان بە پێویستمان زانی میوانداری بەڕێز دکتۆر هەڵگورد ساڵح پزیشکی ددان بکەین بۆ ئەوەی زیاتر لە نزیکەوە بەڕێزی ڕێنماییمان پێ بدات و باسمان لە کاریگەری خراپەکانی ئەم خواردنەوانە بۆ بکات، بە تایبەت وەکو لە سەرەتا وتمان کە ئەم چوار ڕۆژەی جەژن ڕەنگە هاوڵاتیان زیاتر لە ڕۆژەکانی تر ئەم خواردنەوەیە بخۆن. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس. ئێوارەی تۆش باش. سەرەتا ئەگەر بزانین زۆربەی ئەو خواردنەوە گازیانەی کە زۆر جار بازەکرێت بەکارهێنانی خراپە یاخود باشتر وایە کە کەمتر بخورێتەوە، مادەکانی لە چی پێکاتوە کە تا ئەو ڕادەیە زیانمان پێ بگەێنێ؟ بەڵێ، پێشەکی سپاس. بەنسبەت قسەکردن لەسەر مادە گازیەکان، ئێمە هەمیشەکەڵین خواردنەوەی گازی، خواردنەوە گازەکان بە هەموو ئەو خواردنەوانە ئەوترێت کە لە بەکارهێنانیاندا گازی ئۆکسیدی کاربۆن بەکارهێن دەبێتە خواردنەوەیشی گازی و لە کاتی هەڵبچڕینیدا فسکەیەکە کات ئەوەی کە هەڵێ بچڕیت. پێگاتەکانی زۆرن و جیاوازیشن، بەڵام بە شێوازێکی گشتی ئەگەر باز لە پێگاتی خواردنەوە گازیەکان بکەین، یەکەمین و گرنگترین و خەتەرترین پێگاتە بریتە لە شەکر. ئەوجا بۆ شەکر لە هەر خواردنەوەیشی گازیدا ئەگەر ئێمە تاقیب بکەین و بە تاقیکردنەوە بزانین چنێکی تێدا لەوانەیە کە شەکری تێدایە، ئەمە پەرداخێکی ئاساییە کە لە هەموو ماڵێکدا هەیە. ئەمە شیە شەکرە. ئەم شەکرە من بۆ ئەوەی کە توانی سفادەی لێ بکەم سەرەکەی هەڵێمەوە بە بەکارهێنانی کەوچکێکی زەڵاتە خواردن ئەژمێرین بەیەکەوە. 1 2 3 4 5 6 7 8 9 10 نوش. واتە کەوچکی قاوە شەکر لە ناو یەقوت و بیپسیایە لە هەر دانێک لە خواردنەوە گازی شەکردارەکاندا. ئێمە بە شێوەیەکی گشتی قسەکەین بۆی نەبێ بۆی کە ئەو بڵێ بیپسی کۆلا و بڵێ کۆکاکۆلا ئەو بڵێ بۆی هەموو گشتی ئەوانی کە شەکران تێدایە تۆژنەوەکە دەران خستووە لە 8 کەوچکی قاوە هەتا 12 کەوچکی قاوە شەکری تێدایە. بەڵام بە شێوەیەکی گشتی کۆکن لەسەرەوەی کە هەر دانێشان 10 دانە کەوچکی قاوە شەکری تێدایە. جازەرەی ئەم شەکرە لە چیایە؟ ئەمە پرسیارەکەی. ڕەنگە هەر بوونی ئەم شەکرە زۆرە ژوای کە بە تایبەتی مناڵان زۆر هۆگری خواردنەوە گازیەکانن. زۆر جوان. خواردنەوەی گازی دوو هۆکار هەیە هێڕۆخان زۆر هۆکارێک کە خەڵک بیخواتەوە. هۆکار یەکەم ئەو تامە خۆشی کە تیدایە لەگەڵ ئەو ترشی کە تیدایە. هۆکاری دووەم ڕاگەیاندنەکان بە بەردەوام تۆ تەماشاکەی بۆ نمونە هەیفاوە هەبی ئەمڕۆ دیاب کەسێکی زۆر دەتە سەر تەلەڤیزیۆن یان کوڕەکە قوتوێک سادە لە پشەناسی ئاجرام بۆ یەتە پێشەوە، ئەمانە خۆی لە خۆی هۆکارن بۆ خواردنەوەی گازی. جا هەر یەکێک لەو شەکرانە جۆژنەکان دەریان خستووە ڕۆژانە خواردنەوەی 1 دانە قوتو لە ساردی ساڵانە 15 کیلۆگرام کێشە زیاد دەکەن. جا کێشەی زیادبوونی ئەم کێشەش هەموو لە ناوچەی کەمەرداوەتە بە شێوەی وورگە بێ و ڕۆژانە خواردنەوەی هەر قوتوویەک لە کەسێکەوە بۆ کەسێک ترگەم ڕۆژانە قوتوێ بخۆمە تۆ نەیخۆیتەوە 1.6
چانسی قەڵەوبوونی من زیاتر بێت لە تۆ. ئەمە گەر بڵین لە پێگاتی یەکەمەوە دەست پێ بکەین. پێگاتی دووەمان هەیەکەوە لە خواردنەوە گازی ڕەشەکاندا هەیە کە خەڵک پێی دەڵێ ڕەش کە پێی دەوترێت کافین. کافین بەپێی تەصنیفە جیهانەکەم پێی پۆلینە جیهانیەکان بەیەکێک لە مۆداندا دەنرێت کە ئەبێتە هۆی ئیدمانکردن خوپێوەگرتن و ئالوودەبوون پێوەی. من لە زۆربەی شتەکاندا خەڵک دکتۆرەکان سەرچاوی دەرەکی بەکار نام جار حەزەکەم چەند سەرچاوێکی ناوەکی بەکاربێن. مە یەکێک لەو کتێبە باشانەی کە ئێستا تازە هاتووە من نازانم نووسەرەکەی کێیە بەڵام کەسێک ئامادەکردو ناوی عەتای مەلاکەری وەکو ئەمانتێکی عینوی کە بێ ئاماژە بە نایبدەم لە لاپەڕە هەفتاوێکە لەم کتێبەکە نووسراوە دەرمان و مادە بێهۆشکەرەکان باس لە کەفاینەکە کە پێگاتەی دووهەمە لە خواردنەوە گازەکاندا زان چیە لە دەسەر کەفاین. کەفاین دەرمانێکە لە چا قاوە کۆکا و گەلێک خواردنەوەی سووکی وەک فڵان خواردنەوەی گازی و گەلێک چۆکلێتدا دەبێنرێتەوە. هەروەها لە گەلێک دەرمانیشدا بەکاردێت بە تایبەتی ئەو دەرمانی کە بۆ چارەسەرکردنی سەرمابوون بەکاردێت. زیانەکانی چییە کەفاین؟ کەفاین کە لە هەموو بەرهەماندا دەبێنرێتەوە وریاکەرەوەی و لەش گورج و گۆڵ دەکاتەوە و لێدانی دڵ زیاد دەکات. ئەمە یەکەم زەرەتی لەدانی دڵ زیاد دەکات، بەستانی خوێنیش بەرز دەکاتەوە و ماندوێتی دەحێنێتەوە خاڵی دەزرێت واتە بە جۆرێک لە جۆرەکان کەفاین هۆکارێکە بۆ بێتەوەی بێخەوی. من بۆیە ماخنمە و کۆمانتێکی علمیش نە هەموو شتام لەبەر کردووە چکا بێ دەق و دەق لەسەر شتەکە بڕۆی. و هەروەها کەفاین جۆرێکە لەو شتانەی کە مرۆڤ تووشی ئیدمان دەکات و پاش واسهێنان لە کەفاین شتێکمانە پێوترێ withdrawal symptoms واتە هۆکارەکانی پاشەکشێکردن کە لە نزیکتریان بریتێ لەسەر ئێشە و هەروەها ماندوێتیشی زۆر توێژنەوەکان دەریان خستووە لە کاتێکا کە مرۆڤ قوتوی خواردنەوەی گازیە خواتەوە کە کەفاین تێدایە بۆی کە هیلاکەکەی بڕەوێتەوە پاش نەمانی کاریگەری کەفاینەکە دوو هێندە هیلاکترە بێتەوە واتە نەکەر ئەوەندەی کە هێشتا زەرەرە ئەوە زەرەرێکی تریشە. ئەگەر باس لە پێگاتوویەکی تر بکەین کە بریترە ترشی فۆسفۆریک ئەوەش ترشی ناو خواردنەوە گازەکە دروستەکە. ترشی فۆسفۆریک خۆی لە خۆیدا کۆمەڵێک زیانی زۆری هەیە. لە سەرەتاییترین زیانەکان بریتە لە فشەڵکردنەوەی ددانەکان و فشەڵکردنەوەی ئێسکەکان. بۆ چونکە ترشی فۆسفۆریک خۆی لە خۆیدا لە پێگاتی ترشی فۆسفۆریک دوو کاریگەری هەیە. کاریگەرییان هەوەیە کە یەکەم تۆ ناهێڵێت ئەو خواردنەوەی تر بخۆیتەوە کە کالیسیۆمیان تێدایە وەکو شیر وەکو بڵێنەگە لە کوردەوەی خۆمانە ماستا و دۆ ئەو جەماعەتەمان هەیە. و هەروەها کاریگەری دومیشی چییە؟ ترشی فۆسفۆری تێدا ئەمە هەڵبەت بابەتەشی کەمێک زانستیە. ئەم فۆسفۆرە چی دەکات؟ کالیسیۆم وەردەگرێت. سەرچاوی وەرگرتنی کالیسیۆمیش دەکوێت لە لەشدا لە ددانەکان کە ڕاستەخۆ لەگەڵ خواردنەوەیدا بەری دەکەوێت واروها لە ئێسکەکانەوە. لە ئێسکەکانەوە دیاردێک دروست دەکات پێی دەوترێت هاشبوونی ئێسک یان پوکانەوەی ئێسک. ئەم دیاردەیە چۆنیە؟ ئەگەر تەمەشاکی دەستی من بکەیت دەستی من ئەگەر بەم جۆرە ئێسکەکان بەیەکەوە لە حالەتێکی ئاساییدا لە حاڵەتی هاشبووندا بەم جۆرەی لێدێ واتە هەمووی چی لێدێ؟ سپەیسی تێکەوە بۆشایی تێکەیە. ئەمەش خۆی لە خۆیدا لە گەلێک نەخۆشیدا دەبێنێتێک لە نەخۆشەکانی ئێسک کە بەهۆی خواردنەوەی گازی ڕوودەدات. توێژینەوەکان دەریان خستووە ئەو خانمانەی کە تەمەنیان لە 16 ساڵ کەمترە و ڕۆژانە قوتووی خواردنەوەی گازی دەخۆنەوە لە 160 بۆ لە 180 شانسی شکانی دەستوقاتیان زیاترەکات. ئەمەش خۆی لە خۆیدا ئەگەر چەندەمە لە کوردستانە کە لە کۆلۆنیۆشی دقیقمان نیە بەڵام ئەگەر تەماشا بکەی ئێستا زۆر لە چاوجاراندا شکان زیادی کردووە. بۆی بە شێوەیەکی زانستیمەش بسەلمێنین. ئەمە دوێن شەو لەگەڵ دۆستی عزیزم دکتۆرتوانە کۆمەڵە خواردنەوەی گازیمان کڕیەوە سەر ڕنگمان کردوون بۆی دیار نەبێ کامە کامیانە ئەمە نمونەیەکێکیانە بزانین چەندێک ترشە. ئەم خواردنەوەی سەر لە بەرچاوی تۆ ئەمە نەکراوەتەوە بەڵام دیار نێت شمارکەیەکە هەڵێ بچڕین. ئەمەش بەرداخەکە ئەمەی کە لە بەردەستمە ئەمریکا پێوترێ pH میتەر خوێندکار شکار واحد لە بەشێکی مێزانکۆی سەمای بەسپاسە بۆی دابین کردوین. ئەمە سێنسەرێکە کەی پێوێت ئەخێنەنە خواردنەوە گازێکەوە چاوەڕوانەکەین بزانین چەند ئەخێنێتەوە. باش ئەگەر ئێمە ئەگە برادران بتوان ئەگەر جەنابش تۆزێ ئامریکا بەرزکەیتەوە بۆی ژمارەکان دەرکەون دەستخۆش زۆر باشەوە. ئەم چوارەکە ئیبینیت لێرەدا ئەوە دابەزێ خوارە بۆ 3.98 من پێوترێ pH بە ئینگلیزی بە کوردی پێوترێ ئەمفۆتێری لە 20 پلەی سەدیدا لە 20 پلەی سەدیدا pHەکەی چەندەکە لە 4 کەمتریشە. بە پێی لێکۆڵینەوە زانستیەکان توانەوەی ددان لەکەوە دەست پێ دەکات لەو کاتەوەی کە pH ناودەمی مرۆڤ لە 5.5 کەمترە لە 5